ئێتر ئێمە خوامان تلۆ دەسەڵاتمان نێبرا خوا ئەگەر خوا شتێکمان بۆ نەکە ئێمە چی بکەین دەسەڵاتمان نێبرا بەخوا برا ئێمە وەک بارمان لارە برا بەخوا بەرمان لارە ژیان و نەهامەتیەکانی مام زۆرابی جوتیار هێشتا کۆتایی پێ نەهاتووە. حەق لەبانەوەیە حەقوە حەقوە تەمەنێکە لە ئاوارەیی و دەربەدەریە و ئێستاش لەسەر زەوی و خاکی خۆی هاتوونەتە سەری و پێی دەڵێن دەبێت ئەم خاکە بەجێ بهێڵیت. من ئەمە جینالم ئەمە قەبرەکەم لێرێ ئەمە گۆڕەکەمە بلێرە بێت بۆ چۆ بڕۆ حاڵ و ماڵم ئەوە ناتەبانەوە بۆ چۆ بڕۆ بەخوا ئێمە نەبین لێرە وەڵاهی تاوە بێ هەموو شوێ ژیای لە تاڵە بێت ئەوە پێ دڵە لا وەڵا برا ئەو خاکە خاکی کاکەیە ئیتر هەست کەومەداشەکە عەرب تعدایەتی بۆرە عەرەڵە خاکی کاکەیە بۆ ناڵێنە عەرەبە لە عەرب نییە عەرب کەی لێرا بووە ئەی چۆن بەچی حەقێکی قانونی داوایەکە کاکە ئێمڕۆ قانون کەی هەیە ئێمڕۆ زۆرداریە قانون نییە زۆر ئێمڕۆ زۆر تو دەسەڵات بە زۆر بێ هەموو شتێکە بێ ئەوەیە مەسەلەکە هیچ نییە زۆرە. گوندی ڕزگاری لە باشووری کەرکووک 120 ماڵە و سەرجەم دانیشتوانەکەی کوردانی کاکەین عەرەبە هاوردەکان هاتوونەتەوە سەریان و داوای چۆڵکردنی خانووەکانیان لێ دەکەن. باوە سیروان تەمەنێکی لێرە بەسەر بردووە وەک خۆی دەڵێت لەلایەک ترسیان لە هەڕەشەکانی داعشەیە و لەلایەکی دیکەی شەڕەشەی داگیرکردنی زەوی وزارەکانیان. داعش مەترسیە لەسەر ئەو گوندانە زۆریش وڵی دێن ئێمەش داوای حەقی خۆمان نەکەین ئێمەش پشتیوانیمان پێشمەرگەی ئەبێ هاوکاریمان کا لەم شتەیە و ئێمەش دەرناچین مەگەر بمان کوژن. ژیانتان چۆنە لەم گوندە ژیانتان چۆنە؟ کورە دوو لە قسەگەیتەوە ئەمر ئەی ژیانە نەمێنێ ئیساکەین بۆچی؟ لەیلاوە تەقوپۆ لەیلاوە خاس لەیلاوە تەعدامان دیاکەن خانگەکانمان لێ بسێننەوە خوا شایەتە لەبەر خانگەی لەبەر زەوی کردمە. ئەم زەوێ خۆت لە دوای 2023 دروست کرد؟ لەبەر زەوێ بەوتمە ناو حرام ناڕۆم من باوە خوام. دانیشتوانی گوندەکە لە دڵەڕاوچێن و دەیانەوێت کە لەم دۆخە ڕزگاریان بێت. لە دوای 16 ئۆکتۆبری 2017ەوە کە عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی پارێزگاری سەپێنراوی کەرکووک کە هاتوونەتەوە سەر زەویزاری کوردان زۆر جار تەنها داوای زەویەکانیان کردووە بەڵام ئەم جارە لە گوندی ڕزگاری لە باشووری کەرکووک لە شارۆچکەی داقووق هەم داوای زەویەکانەکەن و هەم داوای خانووی ماڵە کوردەکان دەکەن و هەم داوای قەرەبووشەکەن. ئەم سێ داواکاری عەرەبە هاوردەکان کە خۆیان هاتوونەتە ئێرە و بە خەڵکی گوندەکان وتووە لێ کاتا کۆبووەتەوە کردویانە بە سکاڵایەک و پێشکەشی دادگاکانیان کردو. ئێستا هەم خەڵکی گوندەکە و هەم سیاسیەکانیش ترسیان لەوەیە کە دادگاکانی کەرکووک بێلایەن نەبێت و پاڵپشتی عەرەبە هاوردەکان بکات وەک چۆن لە پێشتردا پاڵپشتی لە داواکاری عەرەبە هاوردەکان کردووە. کاکەیەکان لە باشووری کەرکووک و بە دیاریکراوی لە سنووری شارۆچکەی داقووق نیشتەجێن. ئەم خیانەت و فرۆشتنە لەگەڵ کوردا هەر هاتیە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بە هۆی هەڕەشەی داعشەوە لە کۆی 15 گوند 10 گوندیان بە تەواوی چۆڵ بوونە و تەنها 5 گوندیان خەڵکی تێدا ماوە. سۆران کامەران کوردستان 24 گوندی ڕزگاری باشووری کەرکووک.